best, even though I'm so stressed out. Everything just feels like a test that I fail, so depressed when I can't. پێنج و چارەکە 5:20 دقەیە ئێساڵێ وەرە لە ساعت 3 چاوەڕێم چاوەڕێی جوابم لە ساعت 3 پرۆڤەمانە بوو ئەو پرۆڤەی دوێنم ئەوە هیچ پرۆڤەی ئەمڕۆشم دووبارە هیچ پرۆڤەیەکم نەکردووە ئەوانەمەی مەزبوط تر بزانین ئەگا بەکوێ جارێ با بڕوە لەگەڵ ما بن. ئێستا چاوەڕێین ئەوە خەریکی ئەو پرسیارانم کە ئێستا وەرم گرت دەبزانین چۆنە بێت ئەوە 6 و تقریبا 20 دقەیە دەوری 40 دقەیەکی ماوە منیش ئەوە نەم نەماوە ئینشەڵڵا ئەوەی کە کێشە بێ لای من شەرمە ئینشەڵڵا ئەوەشم هەر نابێت. جارێ لێرەی چاوەڕێین تا پرۆڤات يعني من أجمع يقطعكم ما وكروا أما من خلقشي ليه بيت قناتي تلفزيوني زورها تويتر باور كان رنگ في وانا معه راحتها ياك ساعات تمنى جات ابوها وش توابو زي شو انا بيت غلطش كم لێرە دەرەچێت لە تەلەڤیزیۆنەکەەوە خودەکەی خۆمانی بینێتەوە قەید بەس لێرە دەچین کێشەم نییە ئاڵاوە بزان بە هەمویان وەستێ کوردیتیایە ئەوە ژەر باش سەڵای بدەستی پێ کرد ئەوە تا لەو کومترەوە درێ شباب ترى الاتراك مال الكريم خلصت وبعدكم مصاعدين الله يخليكم بس شلون ما هموی بەزمی لايفە هەچەند ئەوتا بەزمینەک لايف بەزمی کەناڵێکە کە ئەوە چۆن بەڕێوە برێت. سوي له شير هو اي واحد ئەوە تایبەتە بە میوزیک ئەوە دەنگی مایک و شتەکان ئەوەش ڤیدیۆ ئەی من فوتان سان کرد مات بوو چواری وان لای توشەکانی هەڵکرد. بالنسبة للسيارات الصينية ومتقدمة على الكل وعلى كل وكلاء جريت على مستوى العالم. بەڵگا وەڵا خۆشە ئەوەیە کە زمانەکە زمانەکە کێشە ئەگەر ناشوێنی هەمووی حرەکات بوو هەراوە لێرادی بۆ جارێ داهات ئینشەڵڵا ئینشەڵڵا لێرە چاوەڕێین تا بانگاکە ئەمە هیچ نەبووە سەو یەک لێە سەو دوو لێیە بەرترین سەونە چاوەڕێم تا بانکرێم بزانی ئەوەی چاکە دڵم بۆ خۆشە عەرەبی زۆر لێیە لەگەڵم دوو کوڕایەتینە سەرسەیج هەردووکیان کوردن کارەبا ببڕێت و بڕۆمەوە ماڵەوە. جلسة حوارية أخرى مع اثنين من اليوتيوبرية والإنفلونسرز من محافظة السليمانية اللي راح ينضم معنا كاك جوار. هو صاحب قناة جوار 47 مختص بعالم السيارات وتجارب الأعضاء. كاك جوار فرموا. باش كاك جوار. وأيضا ويانا الأستاذ أحمد سلام المختص التقني والفني بعالم السيارات صاحب قناة أحمد سلام على اليوتيوب. تفضل ويانا أستاذ أحمد. مستمرين وياكم طبعا.
احمد بالبدايه راح ابدا بالكردي مع جوار وراها نرجع وياكم. فرمو. كاك جوار بخير بيه؟ شلونيت؟ ايوه باش بغداد في شلون بو؟ والله باش بو توزك مايك. يا شيء توزك يا شيء شو مضي كيشنيا كيشنيا كم باش نبو لداها تشار سردك ان شاء الله ان شاء الله باشا سرتا بخير هاتن دكم لبغداد بو كومبانياي نهج العراق سوني توربوي 2 لتر بالله كتواني صونا وشش هوس باوري هي ولا همان كادا 325 تورك نيوتن متر كوش تواني كي باشا بو قباري كي لو جوره تمام كاك جوار دست خوش بينكم احمد عاشتك كاك جوار دستان خوش بين تفضلوا طبعا صياعتين صياعتين صفر شي صياعتين حتى ليرة حفال دارگوی مدل 2022 مانه که مدلی که زور جوانا لقل وش با تست دا ریویو کی سریع ليرة بکن که بزمانه رکی 4 پستونی توربوی 2 لیتر که توانایی برامینانی 196 هوسپاوریه ولا همان کاتا 325 تورک كوش توانایی کی باشا ولا شتی تریج که ام اتومبیل 4 ویل درایور ام اتومبیل که كدو شاشة كي ناو راسيان 12.3 إنجا وشاشة بردم شوفيركا 10.25 إنجا أماش بشتي أوتومبيلكا أوران أساش هموش تتاو شكر بو خوا نجاتم بو برايكم فكرنا كيكم نازم ساعة صفر بیست بیم تر نازانم ئێوە بزانن چەند بۆ یەکەم جار کە باوەڕکەن پرۆڤەیەکی ئاوا باشم نەبووە کە پرۆڤەکەم لێ دانیشم دووش ینی ئێوارە بوو ئەنجابن پرسیارەکانم بینی کە زانین پرسیارەکان چین و چینین بتر هەرەوە دەرەچێ لەوە زیاتریش باوەڕکە لە ئێوارە من فریاکەوتم تا ئەو زانیارم کۆ کردەوە لە پرسیارەکان هەبوو کە لێمەکە لەسەر ستەیج ئیتر نازانم ئێستا گەلی کوردستان و کەرکووک مقابلەیان کردم وتر ئاوە ئەمەش کۆکردنەوەی ستەیجەکەیە دەبا بڕۆیم زین جەماعەت دەڵێن چی بيت الصغير بيت الصغير هاي ساحة عقبة بن نافع ساحة عقبة عربي بيجة ساحة عقبة خلي هم يحفظها خاف لا يصير ما يصير يعني هاي بين جزار تمام ممنون ممنون لسخوش مثل ما باب الفندق نزل خويه دليته غير؟ اي هاي وكل. ساحة عقبة ساحة عقبة طب لا تريد من التحريات وتمشي ورا هيك تمام السلام عليكم سكش مونا اوتيلك امشي نجيبه السلام عليكم السلام عليكم نجاتم بو سواز بو خوا غلطی تێدا بوو بەڵام باش بوو لە چاوی یەکەم جار بێ پرۆڤە
بێ ئەوەی پرسیارەکان ئێوارە پێم گەیشت فەرقی زۆر بوو مهم نەژاتەوە بوو بەیانی زوو ئەگەڕێمەوە سلێمانی تر سەعات 5 بێ یا چویزانم واتە ڤڵۆگەکە بەردەوام دەبێت تا ئەگەمەوە ناو شار سوال بۆخوا نەجاتم بوو ناخۆمەوە نەجاتم بوو هەرکە لە دانی دڵم تر ئەو دقەیەکە تەسویرم بۆ کردن لە سەوت بوو ئەو بوو کە دواتر کە ڕۆشتم ئەوام کرد کە 100 زۆر زۆرە ئێستا بام جلوش لایەن تا بەیانی خواتان لەگەڵ بەین تەماش ئێستا چەند شتێ ما بکوی کەمەوە ئەو شتانم بۆ کردەوە و وەکو ئەو فڵچەیدان شەحنی مۆبایل یا شەحنی کامێرا و ئەو بابەتانە کە تا ئەخیرەم دەقا هەر پێویستە ئیتر نیو ساعتێکمان ماوە نیو ساعتێکی تر تەکسیەکە ژێت 5:30 بەڕێکەوینەوە بەرەو شاری سلێمانی ئێساڵێ بۆ قەمیسێکە لەبەرایە بەڵام لێرە وایە ئەو ستاردە نیە تقریبن بلوزێکی باریک و لەگەڵ قەمسڵەیەەکە ئایبی نییە گنا لەوە زیاتر گەرمە ئتر ئەمە سەفەرەکەی بەقامان بوو هەجارە هەر بەردەوامە بێ با بڕۆینە خوارەوە چای ونن لەگەڵ ما بن شنو مصروفي زيادكي يوادانا هيش ميرنا شو بيه ماشي ما تدو Hello. كل شيء سيكسر تاكسي كحاضر بيته ويدرشي. جاري تاكسي كحاضر نيا. ساورين تبزنين كيت تقريبا 55 دقيقة نوتا شش اللهم باشرة حاضر بيت أساس تكتكاتو لا رجي بيلو إلا وكم سيخالي كثير ناكبه ولا فندق البيت الصغير Propazzo in vedere Çal.
چاکباریوە ئاچیلاتوە گەشتمەوە ماڵەوە کاتێ مارەشیەڵێ تەبیتی سیارەکەم ئاوە ها سەیریکە چۆنە ڕێزمانەیە بۆ هەموو مارەشیەکان هاچیلاتوە ماشەڵڵا چاکباری وەڵا ناچێتەوە هەمووی بەستوێتی لەگەڵ ژوورەوە ناوڕێیان ئێستش گەشتمەوە ماڵەوە تەواو ماندوو بووین ئیسراحەتەیەکەم و ئەڕۆمە دەرەوە چەند ئیشێکی زەڕورمەیە بێ ئەوانەکەم و ئیشەڵڵا شەو کۆتایی بە ڤیددیۆکە هێنم ئەمڕۆ 4 ڕۆژ تێپەڕێواتە 4 ڕۆژ لەمەوە پێش هاتمەوە لە بەکان مەجای ڤیددیۆم نەبووە چەند ئیشێکەمە بوو ئەو ئیشانم کرد و ئیشەکان کەڵەکە بوو وتر بەجای ڤیددیۆم نەبووە تا کۆتایی بە بڵۆگەکە بێنم باسێکی ئەم گەشتە بە سریعی بکەم ئەم گەشتە تەجروبەیەکی زۆر باش بوو بۆ من واتە مەرحەلەیەکی باش هاتینە پێشەوە ئەوەش سپاس بۆ شەریکەی هەواڵ کە منیان بانگێش کردو ئەوەش شتێکی زۆر باشە کە مەرحەلەیەکی باشمان بڕیوە ئیتر خۆتان ئاگادان لە سەرەتای ڤیددیۆکەیە چۆن بڵێ ناڕەحەتیم پێوە دیارە لە بەرەوەی چۆن بڵێ شۆک بووم کە بچمە سەر ستەیج و شتانە ناڕەحەت بوو بۆ من قبولکردنی ئەو ئینەش کە قبولم کرد لە سەرەتاوە ئەوە بوو کە وتم مادام بابەتەکە سیارەیە و ڤیددیۆیە منەچم تر نەمزانی لە پشتیەوە چییە تر مویم مەرحەلێکی باشمان بڕی و هیچمان نەماوە تا ڤیددیۆیەکتر و گەشتێکی تر تۆزە گەشتەکانی من خاوە لەوانەیە 2 ساڵ جارە 3 ساڵ جارێشتێکی وا ڕووبات ئەمەش گەشتێکە نەک ڤڵۆگ گەشتێک بەشی سێوە بزانم ئەمەش کۆتایی ڤیددیۆکە بوو لە سناپچات ئادم کردو لە ئینستاش فۆڵۆمکەن تا ڤیددیۆیەکتر و گەشتێکی تر خۆتان لەگەڵ